مساء السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاك ڕۆستەمی بەڕێز، قربان جناب شوني باشي شكر. خی گەورە سەلامەتتان کە الحەمدولله ئێمەش زۆر باشین. باشیەوە باشي ما مسلمانان بوك الرحمة باوكو دايكر. یا ڕەبی ڕەحمە لە دایک و باوکی هەموو لایەکمان بێ لەگەڵ جەنابیشت و تێکڕای مسلمانان. سپاست دەکەم. خالق جان والله اختيارك مني بخدمة جناب تا زحمت ندي. لە خزمەتان کاک ڕۆستەمی جان، فەرموو چاوەکەم. قربانم والله لباري ميراتي وماري و آية من إخوة منا بس كاتي خوي تزانكم ماري هبوا اتري ندرا وتيتا استا يعني دوري كي صار زيادة يسوي انزار وراثي مالي باوتم جوبرام خواردی انا نیدا و بمنو پێنج خوشتم ئایا ئەوە چۆنچۆنینە و چۆنچۆنی نییە. بەنسبە پرسیاری یەکەمتەوە خێزانت تۆ مارەیەکە نەداوەتێت تا ئێستا؟ بەڵێ قوربان نەوەڵا نەدراوە من آخر لەبەر دەستکورتیت بەبێ گومان بەدڵنیایەوە لەبەر دەستکورتی نەداوەتێ. ئارە وەڵا لەبەر دەستکورتی جەناب ئەی خاتوونی خێزانت خوا لێ ڕازی بێ دەڵاتی ئەڵێ دەمەوێ ئەڵە پیاوەکە گەر نەدازاوێ هیچم ناوێ. والله نا ئەڵێ من ئەو کاتە نەدراوە پێم و ئیسە داوایەکەم ئێستا دەیەوێ حەقی خۆشێتی. بەڵێ بەسەر چاو کاک ڕۆستەم، ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا هەوڵ دەدەم قسە لەسەر ئەو بابەتی جەنابیشت بکەم. ڕەحمە لە باوکە ئەوەی میراتیەکەی میراتیەکە خوراوە جا قوربان وەڵا دادگای ئیسلامی نییە بانگیان کا بڵێ براشی نەکەم ئەمە خێر بەم برایەتان ناکەن، بە کاک ڕۆستەم ناکەن، بەم خوشکانە ناکەن، خۆ پیاوەتیان لەگەڵ ناکەن، حەقی خۆیانە. وەڵا ئەدگرم و لەش دەستێنم و لە کۆڵی دەکەمەوە. ئێستا خۆم ڕەبەناشکوێنەوەم هیچ دادگایەکی ڕەسمی نییە. من قوربان لە هەردوو براکەم گەورەتر بووم تا ئێستا سەرم لێ کردوون ئەوان هیچ پرسیارێکیان نەکردووە لەم. ئەی بۆ ڕۆژێ لەگەڵ تا قسە لەگەڵیان ناکەی شەوێک سەردانێکی برایانە و بەبێ عاجزبوون و بەبێ تووڕەبوون هیچ جار پێ دوتون بدە براشتی نەکەم. خوا نەخواستمە بەستمەوە نییە دەغەدرتان لێ ناکەم، بەڵام ئێمە بە شەریعەتی خۆی پەروەردگار بە حەڵاڵی لەدایک و باوشێک لەدایک بوون و خوشک و براین هەمومان لەم خێزانەدا. ئەی ئێمە ژۆڵە بەشمان هەیە و چاومان تێوەیەتی و پێ دوتون هیچ جار لە ڕوود داون. والله قوربان ناڵێم تا ئێستا شەرمم لێ کردوون خۆ دوو سێ جار بەسەر چاو ڕێنمایی دەکەم مادام کە ئێستا لەگەڵت باز نەکردون بەسەر چاو کاک ڕۆستەم لە ڕازی لە یاخ سەرچام کاک ڕۆستەم گیان خۆی گەورە سەلامەتتان کە خۆتان لەسەرماسەکەم خوا لە ڕازی لە یاڕەبی ماڵەکەم خوا لەگەڵ بەسەر چاو سەرکەوتوی دین و دنیابی ئینشەڵڵا. ئینشەڵڵا برای خۆشەویست و بەڕێزم کاک ڕۆستەمی ئازیز خوا لەگەڵ بێ. خوا لەگەڵ برام. کاک ڕۆستەم فەرمووی لەبارەی میرات و مارەیەوە خێزانەکەم ماریم نەداوەتەوە لەوری 30 ساڵێکەوە داوای دەکا بەدڵنیایەوە حەقی خۆیەتی مارەی شتێکە کە خۆی پەروەردگار کە وعدت داوە لەسەر خۆت واجب کردووە واگە ئینسان بمرێ ئینشەڵڵا تەمەندرێژ بی کاک ڕۆستەم نەک مەبەستم جەناب نییە. هەر مرۆڤێک کە دەمرێ یەکەم شت دەبێت پێشەوەی میرات دابەش بکرێت مارەی ژنەکەی لێجیا بکرێتەوە. ئەبێ مارەی ئەم ژنە هەر واجبە. تۆش ئەگەر هیچ دەسەڵاتێکت هەیە تەنانەت ئەگەر شتێکت هەیە بیفرۆشی دڵی خاتوونی خێزان ڕازیکە جا شەر نییە تەواوی مارەیەکەی بێ ئەویش لە حەقی خۆی شتێکت لێ خۆش بە دڵی خۆی نەک بە زۆر و تۆش ئینشەڵڵا دڵی خۆشکە شتێکی بدەیە. واگە کاتێکیش کە نەبوو بووی هیچ لە دەستان نەبوو خێزانێکی بەڕێزیش 30 ساڵ بێت هاوسەری خۆشبەختیتان ئینشەڵڵا لە نێواندا بۆ بەیەکەوە سەری ڕەشتان سپی کردووە مارەی نەبێتە بابەتێک کە هەموو ڕۆژە سەر سفرەی خواردنی پێتاڵ بکرێ. هەبوو بە ئیزنی خوا واجبە لەسەرت. خوا نەخواستە نەبوو هەر وەختێ پیا و مرد دەبێت ئەم ماڵە هیچ شتێکی لێ جیا نەکرێتەوە حتا مارەی ئەم ژنە نەدرێ. وە بە هەر شێوەیەک بێ بە شێوازێکی خۆش و جوان قەناعەت بە دڵی هاوسەرت بکەی بەڵام نەگووە مێشکی ناڕەحەت کەی بڵی دەبێت گەرن نمازاکە گەرن نمازاکە ئەو گەرن نازایی نێ دەبێت لە ناخەوە گەرن نازاکە و تۆ شتێکی پێ بدەی. میراتت خوراوە عەرزم کردی وەڵاهی باشتر وایە پێشەوەی بە هیچ شوێنێک بڵێ سەردانی براکانت بکەی و شەرعی خوا و قیامەتیان بەبیر بخەیتەوە. ئەوەی کە لە باسی وەڵامی دایکی کاردین داوتم میرات بۆ ڕەحمەتە بانێکین بە زەحمەت ئەگەر هەڵوێستیان پیاوانە و مەردانە بوو یا ڕەبی خوا لە هەموو لایەک ڕازی بێ. مەبەست هەڵوێستیان نەبووتیان کۆرە میوایی میراتی چی ئەمە دەستمان بەسەراگرتۆ خۆ دەزانین حەقتەوە نایدەین. ئالەم کاتەشە دیسان پەنا بۆ دوو سێ مامۆستای بەڕێز و دوو پیاوی گەڕەکەکەتان و دوو پیاوی ماقوڵی بنەماڵەکەتان بڵێ کاکەمە باخ مسلمانین دەچینە مزگەوت بەیەکەوە دەچینە جومعە بەیەکەوە هەر لەو قورئان لە دەکە باسی جومعە و جەماعەت و حەج و عومرەی تێدایە هەر ئەو قورئانش فەرمانی کردو میرات ئاوا دابەش دەکرێت
تکایە بە سڵحێک لە بینماندا بێت دوو کەلیمەی خێر بڵێن واگە خوا نەخواستە هەر نەبوو دەتوانی پەنا بۆ دادگابەری گوناهبار نابی ئەگە شەرع لە دادگادا بکەن و حەقی خۆت داوا بکەی بەڵام کە بزانی خوا نەخواستە گرفتی گەورەتر ڕوونادا هەموو مافێک کە داوای دەکەی ئەبێ یەقینت هەبێت لە داواکردنی مافەکەتدا مشکلەیەک ڕوو نادا خوا نەخواستە موسیبەتێک ڕوو بدا و بگات حەدی عاجزی و پەلامەردانی یەک ئەمجا حەقەکەشت بڕوا و برایەتێکەشت بڕوا ئەبێ لەوە دڵنیابی ئەبێ هەموو ئەمانە بە وریاییەوە ڕەفتاریان لەگەڵا بکەی